دۆخی ئەمڕۆی عێراق پێویستی بە گۆڕانکاری گەورەیە لەو ڕێگەی بتوانرێت بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە کۆتایی بە خۆپشاندانی عێراقیەکان و ناکۆکی و ئاڵۆزیەکان بهێنرێت. سەرۆکوەزیرانی ڕاستپێدراوی نوێی عێراق دەستی بەکارەکانی کردو لە هەنگاوی یەکەم دەیەوێت لەگەڵ تەواوی خۆپشاندەرانی عێراق و لایەنەکان گۆڕانکاری گەورە بهێنرێتە ئاراوە بۆ ئەوەی چارەسەرێک بۆ دۆخی عێراق بدۆزرێتەوە و متمانە بگەڕێتەوە بۆ هاوڵاتیان. شقام بەشێکی دژی کوتلە سیاسیەکانە ئەو کێشەی هیکەی لە ماڵی شیعەوە ئەو کێشەی هەیە لە ناو شقامە و ئەو کێشەی هەیە لە نێوان شقام و لە نێوان پەرلەمان و کوتلە سیاسیەکانە نایەڵن بە ئاسانی بگاتە کێشەکان چارەسەر بکرێ و ئضافەتەن بۆ ئەوەی کە تەدەخلاتی ئەقلیمی هەیە و تەدەخلاتی دەولی هەیە بۆیە ئاسان نییە یعنی حزبێکی سیاسی یا لایەنێکی سیاسیش کەسایەتێک بتوانێت هەموو ئەو کێشان لە عێراق چارەسەر بکرێت. تشكيل الحكومة الجديدة قبل شوية ئاراستەکان و هەڵبژاردننی پێشوەختە و کێشەی شەقام و پەرلەمان و کوتلە سیاسەکان پێویستی بەوەی بتوانرێت دیدی هاوبەش بهێنرێتە ئارا و گۆڕانکاریەکان بە جۆرێک بێت بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگیرێت و بۆ ئەوەی لەوە زیاتر عێراقیەکان لەو دۆخە دژوارە نەژین کە داواکاریەکانیان ئاراستەی حکوومەتە. بتوانێت حکومت بەڕێوە ببا ئەویش تەنها لەبەر ئەوە نییە کە حکومت بەڕێوە ببا بە شێوێکی سابت چونکە بیرمان نەچێتەوە پەرلەمان یاسای انتخاباتی دەرکردووە و مفەوەزەی گۆڕیوە و قانونی مفەوەزەی تعدیل کردووە مفەوەزەی گۆڕیوە لە بری مفەوەزە کۆنەکان خەڵکی تازەی دانەوە یعنی بە کورتی ئەم بارودۆخە ئەوەیە کە ئەبێ ڕئیس حکومەتێک هەڵبژێردرێ بۆ مەرحەلەیەکی موقەتە تا انتخاباتێکی مبەکیر بکرێ یانیوان انتخاباتی پێشوەخت بکرێ لەبەرەوە لەم حاڵەتە ئەگەر بتوانێت پەرلەمانیان کە پەرلەمانی ژانی کوتلە سیاسیەکان بەمە بگەن ئەوە بارودۆخەکە بە نۆرمالیتیە بەڕێ. سەرۆکۆمار و سەرۆکوەزیران پشتیوانی سەقامگیری عێراق و کاری هاوبەش دەکەن لە پێناو بەرجەستەکردنی ئاشتەوایی و ئاسایش لە عێراق و ناوچەکەدا. أتوجه بشكر خالص وبتقدير بەڕای چاودێرانی سیاسی سەرۆکوەزیران ئەو ڕێگەی لە پێشیدایە سەختە و پێویستی بە پشتیوانی هەموو لایەکە بۆ ئەوی بتوانێت خزمەتی زیاتر بە خەڵکی عێراق بکات و بەڵێنەکانی جێبەجێ بکات چونکە عێراق پێویستی بە هەنگاوی بەرەو پێشچوونە تا بتوانێت هەنگاوی هەنووکە و گرنگ بۆ جێبەجێکردنی چاکسازی و جێبەجێکردنی داواکانی خەڵک بنیاد بنێت و دادپەروەری و یەکسانی بۆ هاوڵاتیان بەدی بهێنێت کە ماوەی چەند مانگێکە لە شەقامەوە هاواری بۆ دەکەن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.